بناوي خواي بخشندي مهربان سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەران و ئازیزانی بەرنامەی کەوشن. بەرنامەی کەوشن بەرنامەیەکی تایبەتە و پۆدکاستی پێشکەشکردنی ئەو پێداویستیانەی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پێویستە شەن و کەوی ئەو بابەتانی پێ بکەین کەوا ڕۆژەوانانی ئازیز و خۆشەویست پێویستیانە بێ یاخود چارەخوازانی ئازیز و خۆشەویست پێویستیانە بێ. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. رمضان ئەو مانگە پیرۆزەی پەروەردگاری مەزن و درۆڤان وەک دیاری و هەلێکی گرنگ بەخشیوێتی بە بەندەکانی تاوەکو لە لاوازی و هەژاری و زەلیلی و گوناه و تاوان و خەم و پەژارە و مەینەتیەکانی دنیا و نەفس و ئارەزوو ڕزگاریان بکات. ڕەمەزان مانگی قورئان و ڕۆژ و گرتنە، مانگی سەخاوەت و لێبوردن و سۆز و بەزەیی و فەڕ و بەرەکەتی خوای میهرەبانە، مانگی تێکۆشان و سەرکەوتنی سەرجەم مرۆڤەکانە بەسەر نەفس و بەسەر ئارزوەکانیانە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بۆ ئەم بەرنامەیەمان کە بەرنامەی کەوشەنە میوانداری دوو کەسایەتی بەڕێز کاک دکتۆر بەختیار شارەزا لە بواری زانستە ئاینیەکان و پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی، بەڕێز دکتۆرە نایدا پسپۆڕی ژنان و مناڵبوون. ئازیزان و خۆشەویستانم، سروشتی ئەم بەرنامەیەمان وایە کە لە سەرەتاوە هەرێک لە بەڕێزان وتەی خۆیان سەبارەت بە مانگی ڕەمەزان بە بینەرانی بەڕێز و خۆشەویست دەڵێن. سەرەتا بە خێراتنتانەکەین، بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. کاک دکتۆر بفەرموو وتەی یەکەمی جەنابەت سەبارەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشێکی دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم بۆ ئەم بەرنامە جوانە، زۆر بەخێر بێن و سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە دەنگی ئێمەیان پێ ئەگات لە هەر شوێنەکەن. گومانی تێدانە کە مانگی ڕەمەزان گەورەترین مانگە لە مانگەکانی ساڵدا، کافیە بۆ گەورەی و فەڕ و ڕێزی ئەم مانگە کە قورئانی پیرۆز کە دەستوری خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی لەم مانگەیەدا بەزیوە، و زۆربەی هەرە زۆری سەرکەوتنەکانی مسلمانان لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لەم مانگەیە بووە. ئەم مانگە مانگی بەخۆداشوونەوەیە، مانگی تەوبەیە، مانگی بەرزکردنەوەی کێروی ئیمانی ئیماندارانە، مانگی تەوبەی تاوانبارانە، مانگی بەرزکردنەوەی دەستەکانە بۆ حزوری قاپی پڕڕەحمەت و مهرەبانی پەروەردگار، مانگی بەخشینە، مانگی سیلەی ڕەحمە بە واتایی کە مرۆڤانێک لە پێش ڕەمەزاندا کەسانێک ئازاریان داون قەتیعەیان لەگەڵیان دروست کردووە لەم مانگەیە لە بەرخاتی خوا لیان خۆش بن، مانگی تەزکیە و عیرفانە بە واتای کەلیمە ئەم مانگە مانگێکە کە لە هەموو مانگەکانی دیکەی ساڵ جیاوازە. خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی لەم مانگەیە واڵا کردووە و هێندە لێ خۆشبوونی خۆی فراوانە لەم مانگەیە کە هەموو موحیدین ئەگرێتەوە بە مەرجێ خۆیان سەرپێچی نەکەن و ئامادە بن بگەڕێنەوە و دەست و سەری ذیلەت بۆ خوای پەروەردگار بەرز بکەنەوە. دەستان خۆش بێ و زۆر سپاس. دکتۆرە نایدا، پێناسەیەکی کورد سەبارەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز. دەستان خۆش بێ بۆم بەرنامە جوانە. زۆر بەخێر بێن. مانگی ڕەمەزان مانگێکە هەم لەلایەنی دەرونی و مانگێکی پڕ ئارامیە، هەم لەلایەنی تەندروستیەوە ئەتوانین بڵێن باشی زۆر هەیە، هەم بۆ جەستەی ئێمە بۆ هەمومان بێگومان. ئیشەڵا مانگێکە بێت بۆ هەموو لایەک پڕخێر و بەرەکەتە بێت و تەندروستی هەموو لایەکیش باشە بێت. زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاو. خۆشەویستان، بێگومان ئێمە پێش ئەوەی کە بەرنامەکەمان دەست پێ بکەین لە پێیجەکانی تاوەری تەندروستی سمارتەوە ڕکلاممان بۆ بەرنامەکەمان کردبوو، بەشێکی زۆر لەو ئازیز و خۆشەویستانەی کەوا نامەیان ناردبوو، پرسیارەکانیان لە لای ئێمە کۆ کراوەتەوە و خۆت کراوە، بەشێکی زۆریانمان کردووە بە گورزەیەک پرسیار و ئاڕاستەی هەرێک لە بەڕێزانیەکەین حتمەن بەبێی پسپۆڕەکانیان. بێگومان لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەموومان ئەمانەوێت بە شێوەیەکی تەندروست بە ڕۆژوو بین، کاریگەری لەسەر تەندروستی و جەستەمان بە شێوەیەکی ئەرێنی بکات کە هەر خۆی مانگی ڕەمەزان بەو جۆرەیە، پاشانیش بە ڕێگەیەکی ڕاست و دروست و صحیح لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە ڕۆژوو بین. بەشێکی زۆر لەو پرسیارانەی کە ئاراستەمان کراوە هەڵبەت لە ئەم شەودا و لەم بەرنامە تایبەتە
سەرەتا ئاڕاستەی جەنابی کاک دکتۆریەکەین کە پرسیارەکە بە پرسیارێکی شەرعی دەستی پێکردووە خانمێکی بەڕێزە حتمەن کە پرسیارەکەی بەم جۆرە ئەڵێ من لە مانگی هەشتی دووگیانی مام واتە لە هەشت مانگیایەتی ئەگەر بە ڕۆژوو نەبم گوناهبارە بم حتمەن پێم وایە کە ئەبێت ئەمە دوو وەڵامی هەبێ وەڵامێکی تەندروستی و وەڵامێکی شەرعی. سەرەتا گومانی تێدا نییە کە ئاینی پیرۆزی ئیسلام بەرژەوەندی تاکتایکی مرۆڤەکانی ڕەچاو کردووە. کۆدەنگی زانایانی ئومەت هەیە لەسەر ئەوەی کە هیچ شتێک لە ئیسلامدا واجب نەکراوە ئیلا کردنەکەی سوودی هەیە و هیچ شتێک حرام نەکراوە ئیلا کردنەکەی زیانی هەیە و نەکردنەکەی سوودی هەیە. گومانی تێدا نییە کە ڕۆژوو کۆمەڵی حکمەتی تێدایە کە دواتر لەڕووی طبیەوە پزیشکە بەڕێزەکان و جەنابی دکتۆرە باسی ڕەنگە سوودەکانی بکەن. بۆیە سوودی بە ڕۆژووبوون بۆ مرۆڤ کاتێکە کە لە ڕووی سەحیەوە لە ڕووی طبیەوە دڵنیابین کە ئەم مرۆڤە کۆمەڵێک عذر و مەوانعی تێدا نییە کە ڕۆژۆکە زیانی پێ بگەێنێت. هەر کاتێک مرۆڤ لە هەر شوێنێکی دنیا لە هەر ئاستێکدا حکمێکی شەرعی ڕووی تێکرا و جێبەجێکردنی ئەو حکمە بۆ ئەو مەشەقەت و تووشی ناڕەحەتی ئەکرد گۆڕانکاری بەسەر حکمەکە دەهێنێت. بۆیە بە کۆدەنگی زانایانی ئومەتێک لەو حاڵەتانی کە ڕێگەی پێدراوە ئینسانی ئیماندار تێدا بە ڕۆژوو نەبێت تایبەتە بە ئافرەتانەوە ئەویش لە حاڵەتی دووگیانی و لە حاڵەتی شیرداندا. واتە لەو دوو حاڵەتەیە ڕێپێدراوە کە بە ڕۆژوو نەبن. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لەسەر ئافرەتانی ئومەتی من ڕۆژوو لادراوە لە کاتی دووگیانی و شیرداندا وێ دقەکە بەڕەهایی بەم شێوەیە ڕێگەی داوە بۆی کە ئافرەتانی دووگیان و شیردەر بە ڕۆژوو نەبن. بەڵام زانایانی ئومەت یارە هەندێک ضوابط و هەندێک شروطیان دانەوە ئەو زمانە کە بە شێوازی ئێستا زانستی پزیشکی پێشکەوتوونە بووە وتیوانە کاتێک ئافرەتی دووگیان یا شیردەر بووی هەیە بە ڕۆژوو نەبێت کە ڕۆژوەکە زیان بە خۆی یا بە کۆرپەکەی بگەێنێت. بەڵام ئەگەر دڵنیا بوو زیان ناگەیەنێت ئەو کاتە ئەوێ بە ڕۆژوو بێت. بەڵام ئیتر ئێستا زانستی ئمڕۆ چی دەڵێت ئایا لە ڕووی علمیەوە هەر لە سەرەتای دروستبوونی کۆرپەکەەوە زیان هەیە یا لە قۆناغەکانی ئەخیرا لەڕاستی ئەویان بواری من نییە ئەوەی کە بواری منە بە دڵنیاییە و ئەڵێن ئەگەر سلمێنرا زیانی هەیە بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت چ دووگیان بێت چی دەبێت. دەستگان خۆش بێت دکتۆر. دکتۆریان هەر هەمان پرسیار ئاڕاستی جەنابتانەکەم حتمەن ئەم پرسیارە دوولایەنە لەلایەنێکیان پێویستەکە لەلایەن بەڕێستانەوە وەڵامی وەربگرین. کۆمەڵێک لەم پرسیارانە ئەگەر کۆی پرسیارەکان بکەم بەم پرسیارە ئاڕاستی جەنابتی بکەم ئایا لە سەرجەم قۆناغەکانی دووگیانی خانمانە ڕێنماییەکمان پێ بڵێ یان ڕوونکردنەوەیەکمان بیتێ بە شێوەیەکی گشتی لە چ قۆناغێک لە قۆناغەکانە ئاساییە بە ڕۆژوو بن و ئایا ئاساییە لە چ قۆناغێکا بە ڕۆژوو نەبن. بەڵێ خۆی قۆناغەکانی دووگیانی کرێ بە سێ قۆناغەوە سێمانی سەرەتامان هەیە سێمانی ناوەڕاستمان هەیە سێمانی کۆتاییمان هەیە. لە هەرێک لەم سێمانگانەیە چەند گۆڕانکارێک بەسەر هەم دایکەکایەت و بەسەر کۆرپەلەکایەت. بۆ نمونە لە سێمانی سەرەتا ئەم دایکە کە تازە دووگیانە بێ زۆربەی خانمان وایە بەهۆی بەرزبوونی ڕێژەی هۆرمۆنی ئێسیجیەوە بەهۆی هۆرمۆنی پرۆستۆرۆنەوە بەردام دڵتێکچوونی بۆ دروستە بێت ڕشانەوەی بۆ دروستە بێت بێهێزی بێتاقەتی بۆ دروستە بێت و لە هەمان کاتە کۆرپەکەش لە قۆناغی گەشەکردنیەتی قۆناغی دروستبوونی بەشەکانی جەستەیەتی. بۆیە ئێمە دایم ڕێنمای خانمانەکەین کە لە سەرەتا سێمانی سەرەتا بتوانن بە ڕۆژوو نەبن لەبەر پێویستیان بۆیە بۆ ماوەیەکی زوو کەم خواردن بخۆن بۆی دڵتێکچوونەکەیان کەمتر بێتەوە بۆی بتوانن مناڵەکەی بە شێوەیەکی باش بەشەکانی جسمی هەمووی دروست ببێت. دوای ئەوە سێمانی ناوەڕاستمان هێواتە لە دوای سێمانیەوە تا کۆگاتە نزیکی شەژمانی لەم مەرحەلەیە مناڵەکە هەم بەرشەکانی جسمی تاو دروست بووە هەم چانسی مناڵبوونی پێشوەختەمان لەم کاتەیە کەمترە. یعنی تا حدێ ئەگەر بێت و بتوانێت ئەو خانمە بە ڕۆژوو بێت ئەتوانێت ڕۆژوو بگرێت. بەڵام ئەبێت ئەو ڕۆژەی کە بە ڕۆژوو ئەبێت ئەم خانمە بە تەواوەتی لە ڕێستا بە ئیسراحەت بیانی نابێت چوونە دەرەوە دەوام و ئەمانەی هەبێت ئەبێت زۆربەی کاتەکان ئیسراحەتی کردبێت و لە هەمان کاتە لە ئێوارەوە کە ڕۆژوو ئەشکێنێت تاوەکو کاتی پارشێ و پێویستە تعویزی ئەو ڕۆژە باتەوە لە خواردنی شلەمەنی لە خواردنی شۆرباکان لە خواردنی سەوزەڵات واتەوەکو ڕۆژێکی ئاسایی کە بە ڕۆژوو نابێت تعویزی ڕۆژەکە باتەوە بەڵێ بە ڤیتامینەکان و دوورکەوێتەوە لە خواردنەوەی چاو کافاین و ئەوانەی کە بۆ ڕۆژی دوای زەرەری پێ بگێنێ. بەڵام ئێمە لەم حاڵەتە شاهر ئەڵێن ببوورە
واتە چاو کافین لە ڕۆژەکان تریش هەر ئاسایی هەر خراپە لە قۆناغی دووجانیە خراپە لە قۆناغی دووگیانیا بەڵام لە قاسەنەوەی کە بە ڕۆژوێ لە شەوا زۆر بیخواتەوە چکانە هەمووی داوێتی کردنیانی زۆرتر سبینێ لە ڕۆژی دوایە دایکەکە زیاتر تووشی وشک بوونەوە و ناڕەحەتی ئەبێت بۆیە ئەگەر هاتوو بە ڕۆژوش بۆ ئێمە ڕێنمایانەکەین زیاتر ئێتمان بم بە خواردنی ڤیتامینەکان سەوزەواتەکان شۆرباکان بە ڕێژەیەکی زۆر لەگەڵ خواردنەوەی شلەمەنی ئەمە بەڵام لە هەمان کاتیشە ئەڵێن کە باشترە بە ڕۆژوو نەبێت چکە وەکو لایەنە عیلمەکەی ژنی دووگیان تا 8 سەعات بە ڕۆژوو بێت هیچ تەسیرێکی نابێت لە 8 سەعات زیاتر تەسیراتی بۆ دروستە بێ ئەمەکو قۆناغی ناوەڕاست یعنی لەو کاتە تۆزە سەلامەتە ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەس بەو شێوەیەوە هەر خانمێک ینی تاقی کردەوە ڕۆژێک هات بە ڕۆژوو بوو ئەگەر تاوەکو ئێوارە هیچ جەستەی تێک نەچوو تینووی نەبوو برسووی نەبوو هەستی بە داهێزان نەکرد هەستی بە وشک بوونەوە نەکرد ئەنجا ئەتوانێت ڕۆژێکی کە دووبارەی کاتەوە بۆیە ئەگەر لە ڕۆژێکا خۆی تەجروبەی کرزانی هیچ مشکلەیەکی نییە ئەتوانێت ناو بەناو ئەیش هەموو ڕۆژێ لە سەریەک ناو بەناو بە ڕۆژوو بێ بۆی زۆر تەسیل لە سەحەتی خۆی و کۆرپەکەی نەکات ئەمێنێتەوە سێمانی کۆتایی دووگیانیەکان واتە مەرحەلەی ئەخیری دووگیانی شەش بۆ نۆمانگی بەڵێ خاستن لەو کۆتاییەیە کە پێویستمان بە کالۆری زیاد هەیە وەرەگرین لە کاتی دووگیانیە ینی بێ لەو نسبەی کە خۆمان لە ڕۆژانی ئاسایی وەرەگرین ینی بەبێەوەی دووگیان بین لەو سێمانی کۆتایە کالۆریەکی زیامان ئەوە وەریگرین ئەمیش طبعاً لە ڕێگەی خواردنەوەیە خواردنیش خۆت بە ژەمێک ناتوانانی زۆر خۆی بێ زوو کەم بێت ئێمە ئەگەر هاتوو ئەم خانمە لەم کۆتایی دووگیانیە کاتێکی زۆر بە ڕۆژوو بوو خواردنی وەرنەگرت تەسیرە کاتە سەر دەردانی ڕژێنەکان لە مێشکەوە کامەژوالەیەکە ئەو کەسە زووتر بکێتە سەرژانی پێشوەختەواتە مناڵبوونی پێشوەختەکە خۆشتەزانی کە مناڵ پێشوەختە لەدایک بوو ئەنوا مزعافاتی بۆ دروستە بێت چانسی ژیانی کەمترە بێتەوە تەنانەت ینی لە چەند وڵاتێکی عەرەبیا لەم ساڵانەی ئەخیرا ڕیسێرچ کراوە لە سەروانەی کە بە ڕۆژوە بن و بە ڕۆژوو نابن هەین دەرکەوتۆ تەنانەت ڕێژەی مناڵبوونی پێشوەختە لە 35 زیاتر بۆ لەوانەی کە بە ڕۆژ بوون و لەوانەی بە ڕۆژوو نەبن کامەش ڕێژەیەکی زۆرە بۆیە کە ئەم خانمە یەکەمیشمان کاڵێ کەسکەم 8 مانگە ئێمە ڕێنماییەکەین کە بە ڕۆژوو نەبێ باشترە لەبەرەوەی چانسی مناڵبوونی پێشوەختەی بۆ زۆرە بێت لەم تەمەنەی دووگیانێکە پێویستی بەوەیە کە کالۆریەکی زیاتر وەرگێ خواردنێکی زیاتر وەرگێت دەستەکان خۆش دکتۆرە گیان بە شێوەیەکی گشتی واتە ئەگەر هاتوو ئەو خانمە هەستی کرد ڕۆژانە بارودۆخی ئاساییە تەحمولەکات ئایا تەنها ئەم بە ڕۆژوو نەبوونا یان ئەم بە ڕۆژوو بوونە پەیوەستە بە تەحمولیەوە یاخۆ دەبێت لە ڕووی زانستیەوە سەردانی پزیشکێکی پسپۆری وەکو بەرەستام کات تاوەکو بزانێت خۆراکی خۆ منداڵەکەی و جەستەی خۆی بەڕێک و پێکی وەرەگرێ خۆی پێویستە هەموو خانمێ پێشەوە سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە ڕێنمایی بکاتەوە وەکوم پێمتیم بەس لە سێمانی ناوەڕاستە ینی کە ترسی مناڵبوونی پێشوەختە و گەشەکردنی مناڵەکەمان کەمتر هەبێت لەو کاتە شابێت پزیشکەکەی خۆی ڕێگەی پێبا نابێ ئەم خانمە کەم خوێن بێ نابێ زەختی لەگەڵ بێ نابێ شەکری لەگەڵ بێ یا نابێ نەخۆشیێکی درێژخایانی هەبێت کە دەرمانی تر وەرگێت ئێمە زۆربەی خانمانە زین هەل لە پێش دووگیانیەکانیانەوە ئەنواع نەخۆشی درێژخایان و شتیان هەیە لەم حاڵەتانەیە ئەمە باسی کەوتمێکێک کە تەحملی هەبوو توانای هەبوو واتە لۆ ڕستێک بێ هیچ ڕستێکی نەبێ ئەم دایکە هیچ نەخۆشیێکی تری لەگەڵ نەبێ کەم خوێن نەبێ جەستەیەکی تونند و تۆڵ و چالاکی هەبێت ئەنجا بۆ شێوەی ئەتوانێ بە ڕۆژوو بێت دەستەکان خۆش بێت کاک دکتۆر گیان سەبارەت بەم نەخۆشانەی کە دکتۆرە باسی کردووە بە شێوەیەکی گشتیش ئەو نەخۆشانەی دیکە کە بە ڕۆژوو نابن حتمەن ئەوانەی کە لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراون یاخود لە ڕووی تەمەن و نازانم کۆمەڵێک هۆکاری تر کە مبەڕیر و ڕێگە پێدراون بۆ ئەوەی کە بە ڕۆژوو نەبن ئایا ئەمانە تەنها قەزایان لەسرە یاخود پێویستی شەکە فیدیە بن کێنەوانەی کە بێ قەزای بکەنەوە کێنەوانەی کە بێ فیدیە بن کێنەوانەی کە بێ قەزاش بکەنەوە فیدێش بن زۆر وردە ئەگەر سەرەتا لە ئافەتی دووگیان و شیدرۆ دەست بەڵێ دەست بکەن چکە بابەتەکە باسی لێکدا نەبڕێت ئەم بابەتە ڕاوبۆچوونی زۆری تێدایە بەڵێ دیارە زۆرینەی زانایان لەوانە هەر چوار مەذهەبەکە حەنەفیەکان و مالیکیەکان و شافعیەکان و حەنبەلیەکان پێیان وایە کە ئافرەتێک لەبەر دووگیانی یا لەبەر شیردان ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەبێت دوای قەزای بکاتەوە واتە هەر چواریان لەسەر چواریان کۆکن کە بێ قەزای بکات بەڵام شافعیەکان و حەنبەلیەکان وتیوانە سەیر دەکەین بزانین بۆ ڕێگەی پێ ئەدەین کە بە ڕۆژوو نەبێت لەبەر ئەوەیە خۆی تووشی زیان ئەبێتەوە یا کۆرپەکە یا منداڵەکە ئەگەر لەبەر خاتی خۆی بوو وتمان بە ڕۆژوو مەبە تەنها قەزای بکاتەوە بەڵام ئەگەر لەبەر خاتی کۆرپەکە بوو ئەبێ قەزای بکاتەوە و فیدێش بدات کە لە ڕاستیە ئەم بە شەید و هەم ڕێیەکی پەسەند نییە و بە بۆچوونی من ڕێیەکی لاوازە
چکە لە شەرع مەقسەدی پاراستنی نەفس هەر یەک شتە فەرقی نێوان نەفسی دایک و منداڵەکە نیە لەم قۆناغەیە بڵێ ئەم جیاوازی ئەەکەین و حەنەفیەکان و مالیکیەکان وتوانە جیاوازی نیە لە هەموو حاڵەتێکا تەنها قەضایەکاتەوە. ڕایەکی دیکەمان هەیە کە بەداخەوە ئێستا زۆرێک لە مامۆستاکان گرنگی پێدەن ڕێی پێشەوە عەبدوڵای کوڕی عەباسە و هەروەها لە عەبدوڵای کوڕی عومەریشی ڕاوەتەوە ڕەزای خۆیان لێبێ کە ئەوان بۆچونیان واو بووە کە ئافەتی دووگیان و شیردەر کە ڕێگەی پێئین بە ڕۆژوو نەبێت لە ڕەمەزانە دواییش پێویست ناکا بگرێتەوە قەضای بکاتەوە تەنها فیدیە بدات. دیارە هیچ دەقێکمان نییە کە لە قورئان و لە سونەیە بەڕاستە و خۆ بکرێتە بەڵگە بۆ ئەم بۆچوونە. أو آياتك فمن فإن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخرى أم مريضان أمانا ناقلته أميك باسي دوجان وشي در أكين بله جمهوري زانيان وتيانا بله قياس أكري بسر نخوش كاتك نخوش خواهي يقولوا بفرمت فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى يعني جنابة أزانا كسك قرسترين نشاقري وبكريت فتحي صدري وبكريت مثلا شاندني سيكاني وبكريت أقل أو صالة بزيشك بلاد ناوي بروجوبي دواتر کەچابەوە کێشەی نەماوێ بە ڕۆژوو بێت ئێکەواتەگرە ئافەتێکی دووگیان یا شیردەر لە کاتی عودرەکەیە بڵین بە ڕۆژوو مەبا دوای کە عودرەکەی نەما بۆچی بە ڕۆژوو نەبێت بۆیە دەڵێن بەڵگەی پێشەوا ئیبن عەباس مفەسیرەکان دەفەرمون کۆتایی ئاەتەکەیە وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين واتە ئەوانی کە ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ئەگەر بە ڕۆژوو بن تووشی مەشەقەت و ناڕەحەتی بوون ئەتوانن نەیگرن فیدیە بدەن عەبدوڵای کوڕی عەباس دەفەرمێت ئافرەتانی دووگیان و شیردەر ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ئەگەر بە ڕۆژوو بن تووشی ناڕەحەتی ئەبن یا زیان بە کۆرپەکەیان ئەگا کەواتە ئەم مەقطع لەم ئاەتە بەسەر ئەمانە جێبەجێ ئەەکەین. بەڵام ئەوەی کەوتم هەڵەتێکی گەیشتنەکە لێرەیە جنابی مامۆستا محەممەد ئەوەیە کە پێویستە ئینسانی مفتی خوێندەوار شارەزا لە شەرع ظروف و بارودۆخەکان بخوێنێتەوە ڕەچاوی بکات کاتێک کە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خۆی لێبێ ئەمی فەرمووە نەک هەر ئەو زەمانە ڕەنگە 100 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش ئافرەتان 12 13 14 سکیان کردووە یعنی ئەگەر ئافەتێک 13 14 15 منداڵی هەبوو بێت و ڕەنگە 4-5 کشی مردی بێت یا لەبار چوو بێت چونکە ڕێژەی لە باچوون و مردن لەو زمانەیە زۆر بوو یعنی ئافەتێک بەلانی کەمەوە 10 منداڵی هەبووە کەواتە 10 ساڵ حەملی هەبووە 2 ساڵی شیری داوە یانانی کەم 1 ساڵ و نیوی شیری داوە کەواتە 25 بۆ 30 ساڵم ئافرەتە بەردەوام بەبێ تەقاطع بەبێ بڕین بەبێ لێک پچڕان ئەم ساڵ حەملی هەبووە ساڵی داهاتوو شیریەوە ساڵی دوای ئەوە حەملی هەبووە ساڵی دوای ئەوە شیریەوە ئافرەتێک 30 ساڵ عوزری بەردەوامی هەیە دوای تەمەنێکاتە 50 ساڵ ئەکرێ بڵێ قەضای ئەم 30 ساڵە بکەنەوە ناتوانانی ئەوەی پێ بڵێ بەڵام لە زمانی ئێمە یعنی ئافرەتێکی بەڕێز یا منداڵێک یا دوانیە بێت لە بینی ئەم دوانەیە 4-5 ساڵ هەیە 6 ساڵ هەیە جاری وایە ساڵی یەکەم کە دووگیانە با بە ڕۆژوو نەبێت ساڵی دوو هەم شیر ئەیە ئەوژەر خۆی شیریدا زۆربەی ئافرەتانی ئێمە خۆی شیر نایە با بە ڕۆژوو نەبێت ئەگەر خۆی شیرەیە بەس ساڵی سێهەم چوارەم پێنجەم شەشەم کە ئەم نەدووگیانە نەشیردەرە بۆچی بڵێن بە ڕۆژوو مەبە ئەمە لەو خێر و بەرەکەتە گەورەیە ینی ڕۆژوو عیبادەتە گەورەیە بێبەش بێ ڕۆژوو ڕوکنێکی ئەساسیە لە ئەرکانەکانی ئیسلام ناکرێت تۆ خەڵکانێک عەفوکەی لەم ڕوکنە بەبێ ئەوەی بەڵگەیەکی بەهێزت بەدەستەوە بێ بۆ ئەو مامۆستایانێکی ئەمڕۆ وا دەفەرمون لە ڕاستیە قسەکەیان قسەیەکی زۆر لاوازە تەنانەت ئەگەر عەبدوڵای کوڕی عەباس خۆی ئێستا لە حیاتا بێ ببینێ وەکو عەرزم کردی ئافرەتان لە ماوەی 15 ساڵە دوو مناڵی ئەبێت و تەواو حتمما ئەو فتوای خۆی بۆ ئێستا لی پەشەمان ئەبێتەوە دەڵێ جێبەجێ مەکەن. کاک دکتۆر پشتبەستوو بۆ پێشکەوتنە تەکنەلۆژی و پزیشکی و تەکنیکیانی کە ئەمڕۆ لە بەردەستایە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام ناتوانن لە ئێستادا پشتبەستوو بەو توێژینەوانە یان پشتبەستوو بەو شیکاریانە بە نمونە خانمێک لە تەمەنی 40 ساڵیایە و لایەنی تەندروستی باش نییە پشکنینەکان ناکرێ یارمەتی دەربن بۆ ئەوەی فتوایەکی ڕاست و دروست بۆ بە ڕۆژووبوون یا بە ڕۆژوو نەبوونی دەربکەین لە کاتی دووجانی و شیردانەیە بەگشتی بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی جاوە بەشی دومی پرسیارەکەتە کە فەرمووت چەند ئەو نەخۆشانی کە بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن و چەند ئەوانی کە قەزای ئەکەنەوە یا تەنها فیدیە ئەیان یا إلى آخره باسی دووجان و شیردەرمان کرد غیری ئەمانە هەر مرۆڤێک کە نەخۆشە زانایانی ئومەت فەرموویانە پشتبەست بە ئاەتی ومن كان منكم مريضا أو على سفر بەڵام بە مەرجێک وتیانە نەخۆشێک بێکە ڕۆژووبوون بۆ ئەو زیان بە خودی ئەو نەخۆشی بگەێنێت بە معنای نەخۆشەکەی زیاتر گەشە بکات مەسەلەن کەسێک قورحەی مەعیدەی هەیە ئەگەر لە ڕووی طبیەوە بڵێن بە ڕۆژووبی زیانی زیاترە یاخود وا بکاش پرۆسەی چاکبوونەوەی درێژتر بکاتەوە یاخود وا بکات بەهۆی ئەم نەخۆشیەوە ڕۆژوو زیان لە ئەندامێکیکەی بدا بۆ نمونە کەسە شەکری هەیە
لەوانەیە بڵێ من لەگەڵ دابەزینی شەکر ڕاهاتوم بەڵام لە ڕووی پزیشکی بڵین شەکرەکە دابەزی زیان بە گورچیت دەگەێنە بە شوێنێک کە دەگەێنێ یاخود لە ڕووی طبیەوە ناتوانین بڵین زیانی بەرەکەوێ بەس خۆی ئەڵێ من تاقیم کردێتەوە کە بە ڕۆژوو ئەبم تەواو وەزنم خراپ بێ و ناتوانم بە ڕۆژوو کەواتە هەر کام لەمانە بنص آياتك أفرميت فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى أتوانا لرمضان دا بروجونا بن نكهر أتوانا بلكو أجر لروي بزيشكي وسلمان دا نخوشيكي ديالي كراو زياني زور أجينا بنخوشك أجر بروجو به حرام بروجو بيت يعني هنا كذا عليه بيم خوش بروجو بهم بلام أجر لروي طبية وسلمان دا زياني هي بو أو أما حرام ونام بروجو بيت حقي جستي لبيشترى بيجومان حقي جستي لبيشترى أجر زيان بجسب جيندت أما بدنك حق ولبدنك عليك حق بله باشان أم نخوشانا بقشتي أكن بسيبشوا بشي كان نخوشكي كاتيا دعاء شاك بيتو كشاك بو بنص آياتك أبي دعاء بيجريتو فعدة من أيام أخرى كوملك مان هي احتمالي شاك بنويان نية نخوشكي دريش خيانة ولو جورانية كروجوب أوزياني هي أما برهاي رجول سلا أشيتو ما دام شابونا وينيا فدية أدات فدية كبريتي لويكا بۆ هەر ڕۆژێک واتە ئەگەر ڕەمەزان 29 ڕۆژ بێ 29 یا سی بێ سیەکە بۆ هەر ڕۆژێک خواردنی هەژارێک دابین ئەکات یا کەڕەئی ڕاجح بە قەناعەتی من ئەوەیە ئەتوانێت پارەی خواردنی هەژارەکە دابین بکات جۆری سێهەمی نەخۆشەکە خواردنی هەژارەکەش تەواان قیاسێک هەیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە دیارەکە کە چییە ئەوەی کە فقەهایان فەرموویانە بەپێی ظروف و زمانی خۆیان زیاتر باسی ئەندازێک لە قوتیان کردووە مثلا مشتێکە یان نیو ساعە یان ساعێکە بەڵام بە قەناعەتی من چونکە خوای پەروەردگار لە کەفارەتی سوێندا ئەفەرمێ من أوسط ما تطعمون أهليكم يعني لخواردنيشي ما مناوانت نفقيرانا نهجارانا خواردني وسطي مالي إيوا چيا أجا بلين برنجوش ليكا خواردني وسطي مالي تو بابلين 3000 بدأ بهر روجك مالي أو كسي خوي حسابه أو كسي كفدية أداة بالله من تيجيشتني من وايا هم بو سلفتره هم بو فدية أبي مروفك قياسي خواردنو دۆخی خۆی بکات ئەمەش نابێتەوە کاریەوەی کە بە فعلی ئاینی پیرۆزی ئیسلام ڕەچاوی توانای بێگومان ڕەچاوی توانای تاکتاکی مرۆڤەکانی کردووە ئەگەر کەسێک خواردنی وەسەتی ماڵی ئەو بای 500 نارە بۆ هەر ژەمێک بای 500 نار بدە بەڵام کەسێک خواردنی وەسەتی ماڵی ئەو بای 30,000 ناکرێ بڵام کیلۆیە گەرم بدە یا کیلۆیە برنج بدە جۆری سێهەمی نەخۆشەکان ئەوانەیە کە نەخۆشی ذهنيان هي عقليان هي وتجيريان لرزداوة جا كانوا دسيان داوة بهوي بيريوا ياخذ بهوي نخوشيكوا ياخذ بهوي حديثيكوا أما أنا كجيريان لرزداوة تكليفيان لسر داشوا ايترنا رجوش مليان أكان فيديا واتا أمر فاني كجيريان نماوا نارين بابا رجونا فيديا كي وبدن فيديا جلس الأمان نعملت شو كهرتو أنا نماوا مكلفني شو كيجي لا يكلف الله نفسا إلا وسعها أو بو نخوشك بلان بو أما في مصنع فرميت خواهي پروردگار قضامي نوسيني لا بردو لسر سيكس لأخو سيت عقم إيش لو أنا مروفه كجيري رزدابت بو يكا مروف جيري ما مكلف نية بو يكا نيوش بكات يا حج بكات يا رجو بكرت كم مكلف يجنبو في ديكيشي بونادين يعني شكو في دي لسر واجب نبو أصلا رجو لسر واجب نبو دستان خوش به دكتور جاني كيتر له برسياراني كا چنجارك دوباره كراوتو ألين آية لرجع حبوا سوري مانجانا دواب خير بأمان جوي لمانجي رمضان روجوكان قطع نبي زياني هيبو تندرسيان يانا وبشي دومي برسياركشان دوباره أراسي جنابي كاك دكتور كريتو ريبيدرا ولا آيني بيروزي إسلام أو كارب كريت يانا بله بەداخۆ ئێستا زۆربەی خانمان بەبێەوەی ڕاوێژ بە هیچ دوو پزیشکێ بکەن خۆیانە چەند حەپی منع وەرەگرن حەپی هۆرمۆن وەرەگرن هەنێمە جاری وا بووە خانمەکە لە تەمەنێکی زۆر گەورەیە بووە زەختی هەبووە شەکرەی هەبووە عنی ئەنواع نەخۆشی تری هەبووە بەبێ ڕاوێژ خۆی چوام حەپی منعی وەرگە و حەپی هۆرمۆنی وەرگرێت تەواو ئەمانە هەمووی تەئسیراتی جانبی هەیە هەمووی زەرەری هەیە بۆ نمونە زەخت بەرزەکاتەوە شەکرە بەرزەکاتەوە چانسی تەخەسوری خوێن و ئەمانە هەمووی زیاد ئەکات بۆیە ئێمە ڕێنمای خانمانەکەین بە شێوەیەکی گشتی پەنا نەبەنە بەر بەکارهێنانی دەرمان بۆ وەستانی سۆڕی مانگانە لە ڕەمەزانە دیارە ینی فسیۆلۆجی جەستەی خانمان بۆ شێوەیە دروست بووە کە پێویستە لەو مانگە ڕێستێ وەرگێت ینی 5 ڕۆژە 6 ڕۆژ زۆرێکی سۆڕی مانگانە نۆرمالی ئەو پەڕی تا 7 ڕۆژە هەنی ئەو 7 ڕۆژە دانڕاوە دیارە جەستەمان فسیۆلۆجی جسمی خانمان وا دروست کراوە کە پێویستی بۆ ڕێستە هەیە لەو مانگایە وەریگرێ بۆیە هیچ پێویست ناکات لەو مانگەیە
دانیشە حەب بەکاربێنێ زەرر لە هۆرمۆناتی خۆی بە عادەکانی خۆی تەخیر کاوتێکی بات چونکە ئەمە شتێکی موقەتە و دوای ڕەمەزان ئەتوانێت ڕۆژوەکەی خۆی بگرێتەوە بۆ ئێمە لەگەڵ ئەوانینەوە بەکاربێنێت. کاگوفیا وەڵامی جەنابتان چێ بۆ ئەو کەسانە؟ وڵا ئوستازیان وەڵامی ئێمە ینی شوێنکەوتەی وەڵامی طبیە لەم بوارەیە چونکە ئەمە بابەتێکی نوێیە لە ضروریشیندا نەبووە ئەگەر لە ڕووی طبیەوە ئێستا سەلمێندا بەکارهێنانی ئەو حەبازیانی هەیە بێگومان ئێمەش ئەڵێن حرامە بەکاری بێنێت بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێدا بەداخەوە بەشێ لە ئاینداران بەشێ لە مسلمانان یعنی پێیان وایە ئەوەی کە خۆی قەناعەتی پێیەتی خێر لەوەدایە لە کاتێکە خاوەنی شەرع کە خۆی ڕۆژی فەرز کردووە خۆشی ئافرەتی دروست کردووە و خۆی طبیعەتی ئافەتی وا دروست کردووە کە لە مانگێکا چەند ڕۆژێک ئەکەوێتە سۆری مانگانەوە بۆی ئەم تێگەیشتنە هەڵەیە کە پێی وابێت مانگەکە پێکەوە بگرێ خێری زیاترە و ڕەتی تێ نەکات خێری زیاترە مادام ئەم عذرا خاوەنی شەرع خۆی خەڵقی کردووە تێیدا و خۆیشی ڕێگەی پێداوە لەم کاتەیە بە ڕۆژوو نەبێ کەواتە خیر لەوەدایە بەپێی ئەو طبع و سروشتەی خۆی لەسەری بۆ بڕوات نەک بە عیلاج و داوا دەرمان سۆری مانگانەکەی دواب بخات کە لە ڕووی طبی وەزیانی هەیە وەخۆشی پێخۆش ئەو ڕێپێدانانەی بە عەبدەکانی هەیە عەبدەکانی وەرەمەدە فەرمە صلی الله علیه وسلم خی پەروەردگار پێی خۆشە ڕوخسەتەکانی وەربگرن هەر چۆن پێی خۆشەکە عەزیمەتەکان وەربگرن کەواتە ئەمەش هەر بۆ خۆی عیبادەتە بێگومان شوێنکەوتنی خاوەنی شەرع جێبەجێکردنی بڕیارەکانی عیبادەتە بەڵام وەکو عەرزم کردی هەندێک لە خەڵکی مسلمان بە ئاسانی تێناگات بۆ نمونە کەسێک کە لە سەفەردایە بەرجەکانی مسافری تێدایە مدەی سەفەری تێدایە پێی ئەڵێیت نوێژ قەسر بکە ئەڵێ من ڕانەهاتوم مدەی سەفەر چەندە کاک دکتۆر؟ اختلافی زۆری تێدا بەڵام با بڵین بە کۆدەنگی زانایان تا 3 ڕۆژ ڕێگەی پێدراوە ئەگەر کەسێک لە 3 ڕۆژ کەمتر بوو سەفەرەکەی ڕێگەی پێداوە نوێژ قەسرکە مەبەستم ئەوەیە بە کۆدەنگی زانایان لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا قەسر بکە خێری زیاترە لە ئیتمام واتە 2 ڕەکعەت بکە باشتر لە 4 بەڵام ئەوە نەخێر من ئەمەش بەدوای باشترین و زۆرترینەوەی ئێمەش کە مکلفین خاوەنی شەرع کە خۆی پێمان ئەفەرمێ ئەمە خێری زیاترە ئەمە باشترە بۆ دنیا و قیامەتت ئەبێ ئەوە وەربگریت. ڕاستە دکتۆر گیان پرسیارێکی تر لە پرسیارەکان باس لە ئەو کاتاکە کەوا دایکێک لە دۆخی شیردانایە بێگومان هەمومان حەزەکەین کە لە گەورەی و فەزلی ئەو مانگە بەهرەمەند ببین بەڵام هەمیشە بێ لایەنە تەندروستیەکانیش ڕەچاو بکەین هەندێک لەو خانمانە پرسیاریانەوە ئەوە بووە ئایا لە کاتێکە کە ئەمان دایکی شیردەن و بە شێوەیەکی سروشتی شیرەدەن بە مناڵەکانیان بە ڕۆژوو ببن ڕۆژۆکەیان زیانیان بۆ ڕزق و ڕۆزی مناڵەکانیات کە شیرەکێتی پرسیارێکی جوانە طبعاً ئەمەش خۆشمان ڕۆژانە لێمانەکرێ و پرسیارە تام بە پێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕە ئێمە ناتوانین بڵێن ژنێک شیردەر بوو بە تاعاتی با بە ڕۆژوو نەبێ زەرەری پێگەنێ بۆ نمونە مناڵەکەی ساڵ و نیو زیاترە یا سەر و ساڵە هەموو خواردنێکە خوالم کاتە دایکەکە ئەتوانێ بە ڕۆژ بێ بەڵام ئەگەر هاتوو ئەم دایکە شیردەرە مناڵێکی تازە بووی هەیە بۆ نمونە لە خوارد 6 مانگەوەیە کە خواردنی ئەم مناڵە تەنها لەسەر شیری دایکێتی لەم کاتەیە ئەو مناڵە تاوان پێویستی بەوەیە هەموو ساعات یا 2 ساعت جاری دایکی شیری پێبات ئەم ڕۆژوە کە بۆ ماوەیەکی دوور و درێژ بخایەنێت یعنی زیاد لە کەیسە ڕۆژووی 12 ساعت زیاتر بێت تەسیرە کاتە سەر کوالیتی واتە نوعەتی ئەو شیرێکی ئەیا بە مناڵەکە بۆیە ئێمە دایم ڕێنمای و دایکانە ئەکەین بۆی هەم زەرر بە تەندروستی مناڵەکە نەگەیەنێت و خۆشی کە دایکێک شیردەر بێ زوو برسیە بێ پێویستی بەوەی ئەکسترا کالۆری وەرگرانی کالۆریەکی زیاد لە ژنێک وەرگێکە شیر نایە بە مناڵ بۆیە پێویستی بەوەی زوو خواردنی باش بخوا بۆی هەم زەرر بە زیانی خۆی نەگەێنێ هەم بە کۆرپەکەی نەگەێنێ ئەمە تاکو 6 مانگ کە مناڵەکە بەس تەنها شیری دایکی ئەخوا بەڵام لە دوای ئەوە ئەگەر بێت و مناڵەکە خواردنی تر بخوا ینی خواردنی تاوکراوی تری هەبێت ئەگەر شیریشی پێبا بەس لە هەمان کاتە ئەتوانێت دایکەکە لە وەکو خانمی دووگیان لە شەوە تعویزی ڕۆژەکە باتەوە یاخود سەپلیمنت هەیە چەند بە شێوەی حەپوانە کە هەیە چەند مەڵتی ڤیتامین و شتی تایە کە بۆ شیرەکەی ئیسفادەی لێکە ئەتوانێت ئەوانە وەرگێت. دوو پرسیارت بۆکەم بە یەک پرسیار دکتۆرە هەڵبەت پرسیارەکە ڕەنگە تا ڕادەیەکی جۆرێکیش لە سیر بێ لە لامان یەکێکیان ئایا مانگی ڕەمەزان و ڕۆژووبوون هیچ کاریگەری هەیە لەسەر سوڕی مانگان و هۆرمۆنات دومیشانەڵێ ئایا ڕۆژوو توانستی مناڵبوون زیادەکە ینی لەوشی قسەیەکی مەسموع بێ بیسترا بێ لە ناو خەڵکا و خانمان لە ناو یەکتریا وایان وت بێ ئایا شتی وا هەیە بەنسبەت سوڕی مانگانەوە چەندها ریسێرچ کراوە چەندها بەحسات کراوە لەسەر چەند کۆمەڵە خانمێک کە ئایا بە ڕۆژوو بن وێ ئەوانەی کە بە ڕۆژوو نابن
وەکو زانستی چینە سەلمێنراوەڵە هیچ تەسیرێکی نییە لەسەر هەنە تێکچوونی سووری مانگانەوە ڕێکبوونی سووری مانگانە ینی وەکو لایەنە علمیەکەی هیچ تەسیرێکی نیەوەتە هیچ ئیفێکتێکی نییە لەسەر سووری مانگانە بەنسبە دەوانەی کە توانستی مناڵبوون زیادەکایاننا ئەمیش بە هەمان شێوە ینی ئەڵێت هیچ تەسیرێکی نییە لەسەر ئەوانەی کە ئایا چانسی دووگیانبوونیان بۆ زیادەکە یا بۆ ئەیان کەمەکاتەوە ڕۆژبوون هیچ تەسیرێکی لەسەری نییە بەڵام لە یەک ڕیسێرچە باسی ئەکا و دایکانی کە بە ڕۆژوو بوون ینی لە مەرحەلەکەی ترتیایە دووگیان بوون وەکو ناحی دەرونی ئارامتر بوون سترێسیان کەمتر بوو قەلەقیان کەمتر بووە ئەگینە وەکو ناحیە زانستیەکە بوارە زانستیەکە نە ئیفێکتی لەسەر سووری مانگانە هەیە نە لەسەر توانای دروستبوونی سک هەیە واتە لەسەر دروستبوونیشی نیەتی و لەسەر دروست نەبوونیشی نیەتی نەخێر نەخێر دەستەکان خۆش بێ کاک دوکتۆر بەشێکی گشتی ئەگەر عەزێت نەبێ بۆ ئەوەی بزانین ئەو کەسانە چێن کە ئەکرێ بە ڕۆژوو نەبن ڕێپێدراون بە ڕۆژوو نەبن هەر بە شێوەیەکی گشتی بە پێی شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام کێن ئەوانەی کە ئەکرێ بە ڕۆژوو نەبن بە شێوەیەکی گشتی نەخۆش مسافر نەخۆش ئێستر وەسف نەکراوە چ زۆرە نەخۆشێک ئێستا پێشەوە بازۆزان باسم کرد کە زانایان فەرموویانە نەخۆشێکە ڕۆژوو نەخۆشیەکەی درێژتر بکاتەوە یا زیاتر سیرایەتی پێ بدا یا بەگشتی لاوازی بکات و زیان بە ئەندامەکانی دیکەی بگەێن واتە یەکەمیان نەخۆش هەڵامەتم هەیە ڕۆژ نەخۆش بەڵێ بابەتی سەرێشە دووهەم بەگشتی وردکردنەوەی نەخۆشیەکان ئیشی لایەنی طبیە بەڵام ئێمە ئەڵێن هەر نەخۆشێک ڕۆژوو زیانی پێ بدات یاخود پرۆسەی چاکبوونەوەی دوور بخاتەوە یاخود تەواو بێتاقەتی بکە وای لێ بکە کە ئەم عیبارەتەی لێ بێ بە نیقمەت و لێ بێ بە مڵۆزن نەتوانێت بە ئامادە باشێکی باش کارەکانی خۆی بکات یان یەو کومەیتێک لێ پاڵکەوتووە ئەمە چی بە ڕۆژوو جایتر کەسی ئەزانە بە شەقیقی هەیە بە ڕۆژوو وای لێدە کەسی ئەزانە شەکری هەیە بە ڕۆژوو وای لێدە ئیلا ئاخریه ئێمەڵین هەر کام لەم خاڵانەی تێدا بوو پێی ئەوترێ نەخۆش و بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت و ئەگەر زانیمان تەواو زیانی هەیە بەڵکو حرامە بە ڕۆژوو بێت دوای ئەوە مسافر کە باسمان کرد بەڵام مسافر چێە و تا چەند ڕۆژ پێی ئەوترێ مسافر بە کەسەکەم زۆری تێدا لەنێو زانایاندا بەڵام ئەوەی کە کۆدەنگی زانایانی ئومەتی لەسەرە ئەوەیە کە مرۆڤێک ئەچێ بۆ شوێنێک لە 3 ڕۆژ کەمتر ئێمەرێتەوە بۆ شوێنەکە لە 185 کیلۆمەتر دوورە یعنی جەناب چی بە هەولێر ڕۆژێک 2 ڕۆژەمێنیتەوە بۆت هەیە بە ڕۆژوو نەبیت بەڵام لە ڕاستیە ئەمیش ئەگەر ئێمە سیرکەین ئمڕۆ کە دنیا گۆڕاوەتەوە جیاوازە لە زمانی پێشوو جەناب بە سیارەیەکی ئاخر مۆدێلەوە چی بە هەولێر ئەگەر هاوینە تەبیدەکە ئیژەکە ئەگەر زستانە گەرمیەکە ئیژەکە لەوێ لە فندقێکای لە ماڵی خۆت خۆشترە پێم وایە ئەگەر بە ڕۆژوو بیت تووشی مەشەقەت و ناڕەحەتی نابی وەی قورئانە فەرمێ وأن تصوموا خير لكم ئەگەر زانیمان ڕۆژوەکە بێتاقەتمان ناکە ماندوومان ناکە بە ڕۆژووبین باشترە بەڵام قیاسەکەمان بکەین بۆەوەی کە توانامان هەیە بە ڕۆژووبینیان بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەحابەیەکی پرسی سەبارەت بە حەڵال و حەرام فەرمی ئستەفتی قەلبەکە یعنی فتوا لە خۆت بگە ئەو مرۆڤە خۆی ئەزانێت ئەو نەخۆشیە یا ئەو سەفەرە تەواو ماندووی ئەکات ئەگەر بە ڕۆژوو بێت بێتاقەتی ئەکا بۆی هەیە بە ڕۆژوو نەبێت بەڵام تەنها سەفەرەکە بکاتە پاساو یعنی تا ئێرە و عربەت بڕوا بڵێ مسافر و بگەڕێتەوە ڕۆژێکی بشکەنێ لە ڕاستی ئەمانە بیانوە و ئەمە عوزری شەرعی نییە و سێهەم ئەو کەسانی کە ئەمە تایبەتە بە ئافرەتانەوە بەکەونە سۆڕی مانگانەوە هەر ئافرەتێک کەوتە سۆڕی مانگانەوە ئەسڵەن نەک بۆی هەیە بە ڕۆژوو نەبێ ڕۆژوو بوون لەو کاتەیە حرامە و ئەبێ بە ڕۆژوو حرامە بە ڕۆژوو بوون بەڵە باتیلە بەڵام سۆڕی مانگانەش تەڵان دکتۆرە باش ئەزانێت ئەوەیە کە لە ڕووی علمیەوە جیاوازە لە ئیستیحاضە نەک نەخۆشی ئەنی ئافرەتی وهەیە ئەڵێ من زۆربەی ڕۆژەکانی هەفتە زۆربەی هەفتەکانی مانگ خوێنم هەیە ئێمە پێی ئەڵێن پێش ئەوەی نەخۆش کەوتە بیت حاڵەتی ئاساییت چەند ڕۆژ لە حەیضا بووی ئەو ڕۆژانە حسابەکەی غەیری ئەوە گەر خوێنیشت هەبێ هەر ئەبێ بە ڕۆژوو بی جۆری چوارەمی مرۆڤەکان ئەوانن هەر تایبەتە بە ئافرەتانەوە کە تووشی زەیستانی ئەبن خوێنی پاش منداڵ مدەکەی تر ڕۆژێ بوو دوان بوو چل بوو 6 بوو هەرچەنێ بوو مدەکەی بەپێی کەسەکان ئەگۆڕە بەڵام زۆربەی عادەتەن لە بینی 30 بۆ 40 هەندێکیش درێژ بێت تا 60 وەکو ئەوەی لای فوقاهایان باس کراوە هەرچەند لە ڕووی علمیەوە ڕەنگە جەنابی کۆرە قسەیەکی هەبێت المهم تا پاک ئەبێتەوە لە خوێنی زەیستانی نابێت بە ڕۆژوو بێت و ئەو کەسانش کە پیری و پەککەوتەیی زۆری بۆ هێناون ئەگەر بە ڕۆژوو بن زیانێکی زۆریان پێ ئەگا ڕاستە ئەمە مسافر نییە
ئەمە نەخۆشێکی دیاریکراو نییە بەڵام پیرێکی پەککەوتەیە ئەمیش ڕۆژووی لەسەر لاچووە. ئێمە بەرە خاڵێکی برخستمە لەسەر قسەکانیەم کاڵێ لە کاتی سۆڕی مانگانە نابێ بە ڕۆژوو بن من زۆر خانمان کاڵێن عیلاج بەکارمێنن یان هۆرمۆنات بەکارمێن ئەڵێ وەڵا دکتۆرە ئێمە بە ڕۆژوش نەبین خۆ هەرنان ناخۆین تا ئێوارە ئەمە دیاردەیەکی غەڵەتە یعنی نابێ ئینسان ئەمانە دووبارەکەنەوە چکە لە کاتی سۆڕی مانگانە ئەو ئافرەتە خوێنی لێ ئەڕوات و لە هەمان کاتە هۆرمۆنەکانی ئیسترۆژین ئەمانەی بەرزە بێتەوە کە توان ینی شەهی بۆ خواردن زیادەکا لەو کاتە پێویستە خواردنی زیاتر بخوانەک ئەوەی کە تەرکی خواردن بکات بۆ یعنی دایم ڕێنماییانەکەین ینی من زۆر خانمان وە ئەڵێڵێ گەر خۆ بە ڕۆژوش نەبینەمە هەر هیچ ناخۆین تا ئێوارە با ئەو شتە نەمێنێت بتوانن خواردنی خۆیان بە ڕێکوپێکی بخۆن بۆی تەسیری نەبێ لەسەر تەندروستیان. بەڵێ هەندێک لەو پرسیارانە ڕەنگە زیاتر هەر پەیوەندی بە جەنابیش و بە جەنابی کاک دکتۆری شۆ بێ بۆ من هەندێک لە خانمان پرسیار لەو کرد کە هەندێک لەو پشکنینانەی کە پشکنینی ئافرەتانن لە ڕێگەی دامێنەوە یاخۆ لە ڕێگەی ڕەحمەوە ئەکرێت ئایا ئەمانە بەڕێستان وەکو پسپۆڕی خۆتان پێتان وایە ئەو کردارە بە جۆرێکە کە ڕۆژوو بەتاڵ بکاتەوە یان نا؟ بەڕای من نەخێر چکەمە بۆ لایەنێکی تەندروستی و ینی ئەگەر بۆی نەکرێت دیارە لەوە چێ زەرێکی لێبایە شتێک کە لەو کاتە پشکنینەی بۆ نەکرێت. ڕای بەڕێستان کاک دکتۆر. ئوستازیان بەداخەوە زۆربەی زانایانی پێشین ڕێیان وایە کە هەر شتێک داخڵی لاشەی ئینسان بێت ڕۆژوو ئەشکێنێت جا لە هەر منفەذێکەوە بێت بەڵام ئەوەی کە من تێگەیشتم و ئەم بۆچوونی ئیبن حەزمی ظاهری و ابن تەیمیە و ابن قەیمیشە و زۆربەی زانایانی ئەم سەردەمەش هەمان بۆچوونیان پەسەند کردووە کە خواردن و خواردنەوە و جوودبوون و جێگرەوەکانیان ڕۆژوو ئەشکێنن کەواتە ئەم فەحسەکە ئەکرێت بۆ ئەم ئافرەتە داخڵکردنی ئامێرێکە بە مەبەستی فەحسکردن ئامێرێکی ناهەستیاریشە کەواتە ئەمە بەستم ئەوەیە کە وتم خواردن و خواردنەوە و جیماع و جێگرەوەکانیان ئەمە جێگرەوەی جیماع نییە کەسێک نییە بە عەمدی بۆ چێژ ئەوە بکات بۆ فەحس ئەیکات و ئەگەر هەر شتێکیش لەگەڵ ئەم ئامێرەیە بڕواتە ناو لاشەوە بە نمونە باسی نازۆر بکەین باسی قەسەرە بکەین ینی کە نازۆری گەدە بە نمونە یان نازۆر لە دوا بۆ ئینسان بکرێت ئەگەر مادەیەکش لەمانێکیش بڕاتە ناوەوە جێگرەوەی خواردن نییە نەخێر کەواتە ئەو مادەی ئەڕوات جێگرەوەی خواردن نییە ئەو مادەش کە چۆتە دامێنی ئافرەتەکەەوە جێگرەوەی شتێک نییە کە شەهوەتی پێ بەتاڵ بکرێتەوە بۆیە بە قەناعەتی من ئەو ڕێیە پەسەندەکە هەر شتێک جێگرەوەی ئەو سیانە بێت ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە نەک هەر شتێک داخڵی لاشی ئینسان بێت کەواتە فەحسی دامێنی ئافرەت چ بە ئامێرێکی دیاریکراو چ بە دەست ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە ئەمە ڕێی پەسەند و بەهێزە دەستەکان خۆش بێت تەوان و پرسیارە سێجار بۆمان دووبارە کراوە دیارە گرنگی هەیە لە لای خانمان بێگومانەوانیش مافی خۆیانە بۆی ڕۆژوێکی تەندروست بگرن و بۆی پابندیش بن بە بنەما دڵنیام لە عیبارەتەکە دکتۆرە بەڕێزەکان جاری وایە خۆیان پێیان وتون ئەگەر بە ڕۆژووی ئەو فەحسە بۆ ناکەم ڕۆژەکە دەشکێت ئەوە ڕەنگە حاڵەتێکی شتێک بێت کە لە تۆڕافی فقیا هەیە ئەو بۆچوونە بەڵام ئێستا زۆربەی زانایانی سەردەم وەکو عەرزمکردن پێیان وایە کە ئەو ڕۆژوو ناشکێنێت. دەست و چاوتان خۆش بێ دەشتان ساغ بێت بەرنامەکە بە پایان نەگات حتمما پرسیاری ترمان زۆرە و بە خەڵکی تریش حتمما کە پرسیاری زۆرە بابەتەکە خۆی هەر بۆ خۆی شایانی ئەوەیە کە پرسیاری زۆری لەسەر بکرێت بۆی شارەزایی باشترمان هەبێ و بۆ ئەوەی کە ڕۆژوویەک بگرین بە تەواوەتی مطابق بێ لەگەڵ لایەنە ئاینیەکان و لایەنە تەندروستیەکانە. دووبارە زۆر بە خێراتنتانەکەین سوپاسانەکەین بۆ ئامادەبوونتان بە ئومێدی ئەوەی کە وەڵامەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویست بوو بێتە جێگەی تێرکردنی ئەو پرسیارانەی کەەوە لەلایەن هەر یەکێ لەو بەڕێزانەوە کرابوو. زۆر سوپاسانەکەین کاتمانگرتن خۆشحاڵبووین بەخێر بێن سەرسەر و سەرچاوان دەستی چاوی خۆش بێت زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی ئەم جارەمان بە پایان گەیشت بە ئومێدەوەی کە توانی بێتمان لەم بەرنامەیە وەڵامی زۆرترین و پرسیارانەماندا بێتەوە کە لە لای ئێوە بۆتە پرسیار بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە ڕۆژۆکانتان و لایەنی تەندروستی و شەرعی پرسیارەکانتان. دووبارە داواکارین لەخوای گەورە کە بمانگەێنێ بە ڕەمەزان و لە ڕەمەزانیشا ڕۆژوویەکی مەقبول ئەنجام بدەین و ڕۆژێکی تەندروست و گونجاو. بەخوای گەورەتان ئەسپێرم خوای گەورە یار و یاوەرتان بێت.